دکتۆر جەلیل ئەزید بە دکتۆر لە بواری مۆسیقا کە دکتۆرە هێناوە لە وڵاتی ئیتالیا و سویسرا. زۆر بەخێر بێ دکتۆر جەلیل. سپاسان دەکەم. دکتۆر دەمەوێت سەرتارەوە دەست پێ بکەم، دەکرێت بە کورتی ئاماژە بە ئیش و کارەکان بدەیە، یاخود دکتۆر جەلیل لەکوێ دەژی؟ بەڵێ من بەبێشک ئێستا گەڕامەوەتەوە کوردستان چەند مانجێکە کە من جێگای کۆتاییم ئەو جێگایی کە لە ئەوروپا جێگای کۆتاییم سویسرا بوو، پێشوی لە ئیتالیا بوو و لە ئیتاڵیش تاوان بەبێەوەی بەبێشک خوێندنی سەرەتایی زانکۆی و ئەوشتارم تەواو کرد و لەوێ بەحسیشم پێشکەش کردیە، دوای کۆتاییەکەی لە سویسرا بوو، خوێندن و خوێندکاری لەسەر موزیکی کوردیم تەواو کردیە. ئێستا گەڕامەوەتەوە کوردستان بۆ خزمەتکردن لە کۆلێژی هونەرە جوانەکان. بەڵێ دکتۆر